هەرچەندە لە چاو ساڵەکان بەفر تۆزێک تاخیر باریوە بەڵام بەگشتی لێ لە سەرەتای وەرزی پاییزیا خو ناوەڕاست بەفربارین دەست پێ دەکات بەردەوام پلەکانی گەرمی لە خوار سفر پلەی سیلیزیەوە و داواکاریشین لە حکوومەتی هەرێم سوتەمەنێکی زیاتر بۆ هێرە دابیم کە سوکە هێرە شوێنێکی ساردترە لە چاو شارەکانی کە تا ئێستا تەنها یەک بەرمیل هەر ماڵە یەک بەرمیل نەوتی وەرگرتووەکە هەر ماڵە لێرە لە پاییزدا کۆتاییەکانی بەهار پێویستی بە 5-6 بەرمیل نەوت دەبێت داواکارین زیاتر گرنگی بە حەزۆمەر ئەم لە ڕووی سوتەمەنیەوە چونکە بەڕاستی شوێنێکی زۆر ساردە ساڵانە. ساڵەیەک بەرمی نفتان ئەو ساڵیان داینێ ساڵەکانی دی نەبوو ئێرە وەکو شوێنە هیچ شوێنەی کوردستان نییە نە عێراق نە کوردستان سارترین شوێنە لە کوردستان هیچ کەسێک دەرامەتی ئەوەی نێ نەفت بە 120,000 بکڕی خەڵک لێرە معاناتی زۆرە خەڵک لێرە فەقیرە هیچی نییە ئەوەی هەبوو معاش بوو معاشەکەش نییە بە دوو مانگ جارێک دێ ئێمە داواکارین لە حکوومەتی ئاورێک لە منتیقەی بداتەوە ئێرە جێش کوێستانیە زۆر ساردا ئێرە بەفری ئێرە کە بباری هەتا مەتر و شتێک دەباری زۆر سادە هیوادارین حکوومەت چاوەشی لە خەڵکی ئاجوی مەرانبی لە مانجی 10 دەباری لە مانجی 11 دەباری ئەوها بەفر لێرە زۆر زوو دەباری بەس ئەو ساڵ لێرە درەنگ تاخیر بوو بەفرەکە. ساردة يعني